دیارە ئەو ڕووداوە سەرلەبەیانی ئەمڕۆ بووە ئەو کەسێک کە لە چاکسازی سزا درراوە بۆ ماوەی 10 ساڵ بە پێی مادەی 393 لە یاسای سزادان بە خێنکراوی دۆزراوەتەوە دیارە بەجانلەدزانی دۆزراوەتەوە پاش ئەوەی کە تیمەکانی بەڵگەی تاوان و پۆلیسی تاسوولجە چوونەتە شوێنی ڕووداوەکە سەرەتا پێچێت کەم ڕووداوە خۆکوژی بێ پاش بردننی لاشەکەش بۆ نوژداری دادوەری دەرکەوتوە کە ئاسەواری شین بوونەوە بە دەستەیەوە هەیە تا ئێستا نەزانراوە ئایا ئەمە کەسێک وای لێ کردووە یا شەڕی بووە ئەمە ئێستا تیمەکانی بەڵگەی تاوان و پۆلیسی تاسوولجە لێکۆڵینەوەی لەکەن بەڵام بە عامی ڕووداوەکە ئێستا ڕووداوەکە دەرکەوتو کە خۆکوژیە بەڵام شین بوونەوەی جەستەی ئەو لێکۆڵینەوەی لەسەرەکەی تازان چێ وای لێ کردووە لەگەڵیا بۆ ئامارەکان ئامارێکی فەرمیم لا نییە من بەڵام ئەم حاڵەتی خۆکوشتنەی لەناو چاکسازیە دووبارە بۆتەوە چەند جارێکیش خەڵک لەناو چاکسازیە خۆی خنکاندووە هۆکارەکان دیارە ڕەنگە زۆر بن بەڵام ئەوەی کە من بزانم ئەوانە کە خۆیان نەکوژنی تر بێئەمەلە بن لە ژیان بێئەمەلە بن لەوەی کە بەر بن تووشی حاڵەتێکی دەرونی خراپ بن بۆیە ئەو کارە بەسەر خۆیان نایەن حاڵەتی شینبوونەوەی جەستەی پەیوەندی بە خۆخنکاندنەوەکەەوە یاخود پەیوەندی بە هۆکاری ترەوە هەیە پەیوەندی بە خۆخنکاندنەکەەوە نییە پێش خۆخنکاندنەکە ئەم کارەی لەگەڵ کراوە جا ئێستا پۆلیس تەحقیقەکە ئایا کارمەندەکانی چاکسازی وایان لێ کردووە یا لەگەڵ کەسێکە لە ناو بەندیخانە شەڕی بۆ ساغیش بێتەوە کە چێوای لێ کردووە تووشی سزای یاسای خۆی